بینەرانی ئازیزی کێنێن ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامران بێت. خۆشحاڵم بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە لە بەرنامەی دیداری ئەمڕۆ بۆ قسەکردن سەبارەت بێچێک لەو تەوەرانەی کە کێشە و پرسیار و سەرنجی هەمووانە. خۆشەویستانم بە درێژایی پێکاتەی کۆمەڵی کوردەواری جۆرێک لە جیاکاری و دابەشبوون بەسەر چینەکاندا هەبووە کە هەمیشە چینێک بۆ چینێک جیاوازی هەبووە لە تێک ڕێی ئاسەکانی بواری فەرهەنگی خوێندەواری و لە بواری ئابووری یاخود ئەوەی پێوترێت دەوڵەمەندی یاخود هەژاری. بەڵام بە گوێرەی بۆچوون و لێکدانەوەی زۆرێک لە شارەزایەن و بە تایبەتیش بەشێک لە ڕووناکبیرانی کورد پێیان وایە کە لە دوای 1991 یاخود لە دوای ڕاپەڕینە شکۆمەند و بەناوبانگەکەی گەلی کوردستان جۆرێک لە جیاکاری و جۆرێک لە دابەشبوونی چینایەتی هاتۆتە پێشێ کە مێژووی جڤاتی کوردی بەخۆیەوە نەیبینیوە، بە تایبەتیش لەسەر ئاستی ئەو دەوڵەمەند بوونە خێرایی کە کۆمەڵێک خەڵک و بە تایبەت تریش لەسەر ئاستی سیاسی بە خۆیانەوە دەیبینن، تا کارگەیشتۆتە ئەوە یەکێک لە ڕووناکبیرەکانی کورد دەڵێ هەمیشە پێگە سیاسیەکان تەرجەمە بوون یاخود وەرجێردراون بۆ پێگەی ئابووری بەهێز. ئەو پرسیاری کە لە نێوان هەموواندا هەیەەوە پرسیاری خەڵکەوە پرسیاری شەقامی کوردیە سەبارەت بەوەی کە بۆچی ئەم دابەشبوونە یاخود بۆچی ئەم جیاکاریە بە شێوەیەکی لێ هاتووە کە تا ڕادەیەک دەوڵەمەندبوونێکی زۆر و هەژارێکی زۆریش هەیە بە شێوەیە کە بەشێک لە ئابووری ناسان پێیان وایە چینی ناوەند تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە. خۆشەویستانم بۆ قسەکردن سەبارەت بە ڕەهەندە جیاوازەکانی ئەم دیاردەیە کە وەک باسم کرد دیاردەیەشی هەست پێکراوە بە ڕێزێکی زۆرەوە لە ستۆدیۆی کێنێن میوانداری یەشێک لە نووسەر و ڕووناکبیرەکان و لە هەمان کاتدا هەڵسوڕاوەکانی بزوتنەوەی گۆڕان و سیاسەتوانە کۆن و پێشمەرگە دێرینەکانی گەلی کوردستانمان کردووە کە بەڕێز عەلی کەریمیە. زۆر زۆر سپاستان دەکەم. پێشتر بە خێراتنەوە دەکەم لە ئەوروپا بەخێر بیتەوە. زۆر زۆر سپاس، مەمنونم، هاتمەوە ماڵی خۆم. کاک عەلیجان، ئەم دیاردەی کە باسم کرد تۆ بە درێژایی مێژوو ئەم جیاوازی چینایەتی کە وەکو سەرەتا باسکرا کە هەر هەبووە بەڵام لە دوای 91ەوە زۆر پەرەی سندووە، هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ حقیقت ئەوەیە کە کۆمەلگا ئینسانیەکان کۆمەلگای بەشەریەت لە زۆر زۆر کۆنەوە، یعنی بە تایبەت لە دنیای مۆدێرندا و لە دنیای ئەمڕۆدا چین و تۆژی تایبەت هەبوون. فەقیر هەبووە، چینی مامناوەندی هەبووە و دەوڵەمەندیش هەبووت. ئەمە هەر لە کۆنەوە ئێمە لەسەر ئەم سێ توێژە خەباتمان کردووە، قسەمان کردووە، لێکدانەوەمان کردووە و هەر توێژەی موختەسات و ویژەگی و تایبەتمەندی خۆی هەبوو و هەشێتی. بەڵام ئەوەی کە پرسیاری مشەخص و تایبەتی جەنابتە ئەویش ئەوەیە کە بە دوای ڕاپەڕیندا و هاتنەکایەی حکمی خۆماڵی چینێک پەیدا بوون کە تۆ دەبێت لە ڕەدەی چینی باڵا و چینی دەوڵەمەندی کۆمەلگادا حیسابیان بۆ بکەی. ئەم چینە بەداخەوە دەوڵەمەندی ڕەسەنی ئەریستۆکراتی مالیکی ئەوە نەبووە کە لە باب و باپیرانەوە هات پێت و دەوڵەمەند بووبێت و ئەریستۆکرات بووبێت و گەیشت بێتە ئەوەی بە قۆناغە تەبیعیەکانی خۆیدا بگوزارێت. توێژێک پەیدا بوو لە کوردستانەکەی ئێمەدا کە ئەم توێژە لە سەروی ئەو دەوڵەمەندانەشان، لە سەروی ئەو دەوڵەمەندە کلاسیکیانن کە بۆ خۆیان بە باب و باپیرانیان دەوڵەمەند بوون و توێژی دەوڵەمەندی کۆمەلگای کوردەواریان دروست کرد بوو. ئەو توێژە بەداخەوە شۆڕژگەرە کۆنەکان بوون. یعنی ئەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەلەم و ئاڵای عەدالەتخوازی و بەرابەریان هەڵکرد و چوونە شاخ و لە شاخەوە شۆڕشیان کرد، هاتنەوە شار ئەم فەلسەفەیە، ئەم پێمایە ماکەی مۆزوعەکە لێرەدا دەبینەوە، فەلسەفەیەک هاتە گۆڕێ کە شۆڕژگێر لە شاخەوە هاتە خوار کە بەڵێ من بووم گەنجێتیمدانە، من بووم شەقم لە بەردا، منم چێچ و ئەسپێم قبول کرد و ئەم خەڵکەی کە دەیبینی لە شار ئەمانە خۆشنشین بوون، خۆشگوزەران بوون، پاڵیان دابەوە، قەل و مریشکیان دەخوارد، من نان و پەنیرم دەخوارد. ئەم فەلسەفەیە لە تەکاملی خۆیدا وای لێ هات کە تۆ خۆت لە باقی چین و توێژەکانی کۆمەلگادا جیاکەوە و بینی
ئەو حەقە بدەی بەخۆت کە ئیتر نۆبەی منە. کەواتە تێ بڵی سیاسیەکان یاخود ئەوانەی کە شۆڕشیان کرد کە خۆشت بەشێک بووی لەوانە بەڵێ شۆڕشیان بۆ ئەوە کردووە کە لە دوای شار ئیتر خۆیان بگەن بە مەساڵح. ئەمە بەداخەوە هەدەفەکە ئەوە نەبوو، بەڵام کە دی زەرق و بەرقی ناو شار دەبینی، کە دی ئەم هەموو خوشگوزەرانیە دەبینی، کە دی ئەتۆ دەبینی کە مەسەرەن دواکەوتیەوەی کە لە تەمەنی خۆتدا ژن بێنی یا شوو بکەی ئەتۆ لەوانە هەمووی دواکەوتوی کە دێەوە نوعێک حس نوعێک شتی دەرونیت بۆ دروست دەبێت، نوعێک حتا دەتوانم بڵم نەخۆشیت بۆ دروست دەبێت کە تۆ ئیتر تەواو بوو ئیشی خۆت کرد. ئێستا کاتی ئەوەیە کە بەروبوومەکەی بخۆی خواردنی ئەو بەروبوومە واد لێ دەکا کە تۆ کۆمەڵانی خەڵک بە فەقیر و بە مامناوەندی و بە هەژار و بە دەوڵەمەندەوە لەبیر بەریەوە تۆ دەبی بە توێژێک دەبی بە چینێک کە ماوەڕای کە لە سەروی هەمووانی. زۆر باش ئەمە لێرە پرسیارێک بکەم ئایا ئەمە کاتێککە لە شاخەوە دێتەوە شار وەکەویتەوە ناو بەرژەوەندیەکان بۆ ئەوی خۆت جیا بکەیتەوە لە خەڵک خەباتی شاخ ناکاتەوە بە سفر بەتایبەت کە نمونەی زیندوو لە دنیادا هەیە هەمیشە ئەوانەی کە لە ڕابردوودا قوربانیان داوە ئەگەر لە قۆناغی سەرکەوتنە قوربانیان نەدابێ نەچوونەتە داریخەوە ڕەنگە ماندێلایشێک بێ لە نمونە دیارەکان و بەدیوەکەی تریشا ڕەنگە مەسەلەن عەرەفاتیش نمونە یەکێک لە نمونە سلبیەکان بێ بەبەستم ئەوەیە کە ئەوانەی کە لە شاردا بەدوای بەرژەوەندیەکانیان گەڕاون ئەوانن کە ئێستا جۆرێک لە نابوتبوونیان هەیە لە ناو کۆمەڵگەی ڕەنگە بە تەواوی نابوتبوونیان نەبێت بەڵام ئێحمال کراون و تحقیر دەکرێن ڕۆژانە. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. ئێمەی شۆڕژگێر کە هاتینەوە ئەوە کاکو شار باشی پێ بڵم با نەبێتە ئەوەی کە ئەمە مختصی کوردستانە، ئەمە نمونەی ئەو بابەتانەمان یەکجار لە دنیادا زۆرە و لە زۆربەی ئەم وڵاتانەدا کە شۆڕژگێری هەبووە پارتیزانی هەبووە ئەحزابێک هەبوون کە خۆیان بە شۆڕژگێرزانیەوە کە گەیشتونە دەسەڵات نمونە یەکجار کەمە دەبێت بە زەڕەبین لێ بگەڕی کە نمونەیەکی شەفا ببینیەوە کە ئەوانە توانی بێتان دموکراسی دابین بکەن و بە دڵ و گورچیلەیەکی زۆر فراوانەوە بڕوانە هەموو کۆمەڵانی خەڵک و بە یەک چاوچاوێن لێ بکەن. من نمونەی وام یەکجار کەم پێشک دێت و دوێنێش کە باسی ئەو تەوەرەمان کرد زۆر گەڕام بە دوای ئەوەیدا کە نمونەی وڵاتێک ببینمەوە هەر لە لاتین ئەمریکای لاتینەوە حتا دەگاتە ئەو پەڕی شەرقکە کامبۆجیا و ڤێتنام و وڵاتانی شەرقی دوور بن ئەمانە هەموو بە دۆرانەدا تێپەڕیون وڵاتی وەکو سین بەو عەزەمەتی خۆیەوە کە شۆڕشی کردەوێدا لە ئەوە زۆریش دوور نییە کە دێنە سەر حکوم کە دێنە دەسەڵات ئەم دەسەڵاتە پاوان دەکرێت و ئەمە ئاخرەکەی خۆی دەچیدا دەبینێتەوە لە سیستمێکی تاکحیزبیدا خۆی دەبێت بێمە سەر هۆکارەکانی ئەمە ببوورە ینی ئەمە لێت بپرسم کە هۆکاری ئەوە چی بوو کە شاخ هاتەوە بۆ شار یاخود خەباتی شاخ هاتەوە بۆ شار ئامادە نەبوو بیداتە دەستی خەڵکی تەکنۆقرات و وتی هەرچی منفعەت و مەساڵح و بەرژەوەندی هەیە ئەبێ بۆ خۆم بێت. هۆکاری ئەوە چی بوو؟ من هۆکاری ئەسڵەکەی بە فەرهەنگی حیزبایەتی دەزانم. ینی ئەم شێوە حیزبایەتی کە ئێمە لە کوردستان بەعام و لە ناوچەکەدا و لە شەرق بەعامدا و بە تایبەت ئێمە باسی کوردستان دەکەین ئەم سیستمی حیزبایەتی ئێمە سیستمێکی حیزبایەتی تۆتالیتێرە سیستمێکی حیزبایەتی مستەبیدە. حیزبایەتی ئێمە لە شەرقەوە فێر بووین خۆی دیاردەی حیزبایەتی دیاردەیەکی زۆر کۆن نییە دیاردەیەکی مۆدێرنە و بەداخەوە لە کوردستان لەوەش زۆر تازەترە چونکە هەمووی مێژووی حیزبایەتی لە وڵاتی ئێمە ناگەڕێتەوە 70 ساڵەوە پێیان دوای حربی عالەمی دووەم و دانانی ئەحزابی دموکراتیک لە ناوچەکەدا ئێمە فێری حیزبایەتی بووینەوە پێشووی ئەمە حیزبایەتیمانە بۆ شۆڕشەکان کراون شێخ عوبەیدوڵڵا و شێخ سەعید و شێخ مەحموود ئانی ئەوانە کراون بەڵام بە شێوەی مۆدێرن و حیزبایەتی ئێمە دوای حربی عالەمی دووەم کەوتوینە حیزبایەتی. ئێمە حیزبایەتی لەکوێ فێر بووین کاکوشێر؟ ئێمە حیزبایەتی لە غەربەوە فێر نەبووین. ئێمە مستعمرەی وڵاتێکی وەکو بریتانیا یا ئەمریکا ئەو کات نەبوو یا مەسەن فەڕەنسا نەبووین کە وەکو هیندستان مەسەرەن شێوەی حیزبایەتەکەمان مەسەرەن لە وڵاتێکی غەربی فێربین. ئێمە شێوەی حیزبایەتەکەمان لە ئەحزابی شوعی و حیزبی توولەی شەرقیەوە لە وڵاتان لە حیزبی لێنینیەوە فێر بووین.
خۆشمان باش دەزانین ئەم شێوە حیزبانە ئەحزابێکی تۆتالیتێرن یعنی نوکی هەرەمەکەی ئەوەندە تیژە کە کەس لەسەری ینی ناتوانانی بەلاماری بکەیت لەسەر مەسەلەی دروستبوونی حیزب ئەمەوێ پرسیارێکی پێشوەخت بکەم ئەوش ئەوەیە کە حیزب لە فەرهەنگی سیاسیدا بەڕای بەڕێستان بێگومان ئامانجە نەکۆکار بەڵام پێ دوایە کە حیزبە کوردیەکان لە قۆناغێک لە قۆناغەکانیان لانی کە بڵم قۆناغی ئەمەیان بیرەچێتەوە کە حیزب وەکو ئامان سیرەکەن یعنی پێشتر حیزب دروست بۆ کوردایەتی بەڵام ئێستا حیزب دروست بۆ حیزبایەتی و بێم حیزبە پیرۆز بێ تەقدیس بکرێ و تا بۆ بێ ڕای بەڕێزە بە تاکید وایە خۆ نمونەی سادەمان نمونەی زۆر وازەحمان ئەوە بوو کە لە باشووری کوردستان خۆت ئیشارەت پێکرد کە دوای ئەم ڕاپەڕینە دوای ئەم هەموو ساڵە دوور و درێژەی چەسانەوە و زوڵم و زۆری دیکتاتۆرێکی وەکو سەدام حوسێنی ئێمە هاتیم وڵاتی خۆمان بووین بە خاوەنی بەڵام هەروەکو چۆن لە کۆنەوە دەڵێ هەزاران هەزار دەریێش لە ئیقلیمێکدا دەتوانن بە پێکەوە لە سڵح و سەباییدا بژین بەڵام دوو پادشا لە یەک وڵاتدا ناتوانن بگونجێن ئێمە وامان لێ کرد بەس چیە یعنی ئەوەی کە ئێمە دوو حیزبی سەرەکی لە کوردستانی عێراقیا لە باشووری کوردستان نەمانتوانی پێکەوە بگونجین یعنی دوو پادشا نەیتوانی لەسەر ئیقلیمێکدا بگونجێت بۆ چونکە حیزبایەتەکە گرنگ بوو حیزبایەتەکە ئەساس بوو و کوردایەتەکە لە دەرەجەی دووەمدا تێمایە بۆ ئەم ببوورم بەس تێمای بۆم پەندە کوردی کەڵێ من ئاغاوت و ئاغا چێ جێگەمان بۆ داخە وەنیە ئەمە بە تاکید وایە تۆ لە ئەمەلدا دیتمان ئێمە کوردستانمان دابەش کرد یعنی هەر پادشایە و لە بەشێکی ئێمە چێ دەتوانێت ئەم ڕاستێ ئەم ڕۆکانە لە کۆمەڵانی خەڵک حتا جیلی نوێش کە لە بیریانە بشارێتەوە کە ئێمە بە درێژایی ساڵانی 90 ئێستاشی لەگەڵ بێت ئێمە دوو ئیدارەمان لە ئەم سێ پارێزگا بچووکەدا دروست کردەوە ئەمە تۆ بۆچی دەگەڕێنەوە جیا لەوەی کە ئێمە ئەم دوو حیزبە ناتوانن پێکەوە بگونجێن جیا لەوەی کە ئەوان حیزبایەتی و سەرۆکایەتی لە ئەساسەوە پێشدەست دێت نە ئەوەی کە بەرژەوەندی و مەنافعی خەڵک ئێمە ناتوانین دەست لەسەر ئەو ڕاستیانە دانەنین کە زۆرێک لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە درێژایی ئەم 18 ساڵە فیدای تەسەڕوفات و فیدای گەورەبینی و خۆ بە گەورەزانینی دوو سەرکردەی کوردستان بووە دەنا زۆر سادە بوو ئێمە بتوانین وەکو کۆمەلگایەکی مەدەنی وەکو کۆمەلگایەکی شارستانی بتوانین یەکمان لە ئۆپۆزیسیۆن بین یەکمان لە دەسەڵات بین هەر 4 ساڵ جارێک بتوانین دەور بدەینەوە تۆ بگەڕانەوە بۆ تەوەری سەرەکی بابەتەکە بەتایبەت لە چوارچەوەی کای حیزبە بەتایبەت کە باسی حیزبی قائیدت کرد پێ دوایە ئەم یەکسانکردنەوەی کۆمەلگە بە حیزب وای کردووە کە هەمیشە ئەوەی کە لە ناو حیزبایە یان لە هەڕەمی حیزبە یان لە پلێک خوار هەڕەمی حیزبە هەمیشە ئەو خەڵکە جیاوازە بن کە زۆر لە کۆمەلگە دووە و ئەوەی کە هەمیشە بە زمانێکی سادە پێوترێت دابڕانی خەڵک لە دەسەڵات بە تاکید خۆکاک ئەمە شتێک نییە کە بین بڵین وڵا ئەمە تئۆریەکە لە وڵاتێکی بێگان ئەمە هەموو شتی عملی ڕۆژانە کە ئێمە دەیبینین تۆ سیرکە لەو دوو بەشەی کوردستان کە بە درێژایی ساڵانی 92 ئیدارە بووە لە سلێمانی خۆمان دەڵم کە حکمی بانێ و بێنم کە حکمی مشخصی حیزبێک بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەسەریدا زاڵ بووت وەنیە تۆ کام دەوڵەمەندی ڕەسەنی بە باب و با پیر دەوڵەمەند دەبینی کە ئەمڕۆ لەم شارەدا خۆی کەسایەتی بێت من نایبینم و ئەگە هەش بێت ئەم دەسەڵات و ئەمەی نییە کە مەسئول کۆمیتەیەک کارجێری مەڵبەندێکەیەتی تۆ لەوە گەڕێک کە چینێک دروست بووە و بە تاکید لە لایەکەی دیکەژار ئاینیشتا چینێک دروست بووت تۆ کە هەرەمەکە ئاوا بێ خوارێت ئەمە سەرۆکایەتیە سەرۆکایەتی زۆر لە سەرەوەڕە زۆر لە سەرەوە سەیری هەمووی خوارەوە دەکات جا تا دەگاتە کۆمەڵانی فەقیر و هەژار و دوکاندار و سایق تاکسی و مامۆستا و مۆزەف ئەو لەم سەرەی ڕاست زۆر بەچکۆلەیی دەیانبینێت هەر قانون وایە کە تۆ زۆر لە سەرەوە ڕاستەیری شتێک دەکەی بەچکۆلەی دەیبینیت پێویست بووە بێت بە پێچوانەوە نە بە تاکید دەبوو بە پێچەوانەوە بێت جا ئەم جارەکانە لەوی دێتە خوارێت هەڵقەیەکی دیکەیە لە هەرەمەکەی لەوی دێتە خواری هەڵقەیەکی ترە کەوادرن کادرە پێشکەوتۆکانن ئەندامانی سەرکردایەتین لەوی دێتە خوارێت ڕاوێشکاران و وەزیران و ئامرجەیش و لەوی دێتە خوارێ ئەندامی ڕخراوە دموکراتیکەکان و ئەوانە هەمووی
یعنی کۆمەڵانی خەڵکی هەژار و فەقیر یا من و تۆ یا هەموو چینە مام ناوەندیەکەش کە ئەگە هەبێت دەبێت بە ئاوات و حەسرەتەوە بڕوانینە ئەو کاروانەی کە ئەو بەلاماندا تێپەڕ دەکات. یعنی جیاوازێکی ئەو توێژانە دروست بووت کە جیاوازیەکە زۆر 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 لەوە زیاترە کە تۆ لە وڵاتێکی سەرمایهداری وەکو بریتانیایە دەیبینی لە بریتانیاش لۆرد هەیە، دەوڵەمەند هەیە، مەلاک هەیە، بەڵام چینی فەقیر و هەژاریش هەیە. بەڵام ئەو شێوەیە کە دەستڕاگەیشتن لە وڵاتی چووک و بریتانیایە یا وڵاتانی ئوروپی یا ڕۆژئاوا بگاتە ئەوەی کە بتوانێت هاوپیاڵە بێت یا هاوسفرە بێت یا هاوقسە بێت لە جێیەک لە شوێنەکان یا لە پابێک یا لە چایخانەیەک لێرە زۆر زۆر سەحمەتترە. بۆ من لە بریتانیایە زۆر ئاسانە بڕۆم لە دەرگای ئەندام پارلەمانەکەم بدەم کە لۆردە یا کەسێکی گەورە بەڵام پێم خۆشە چایەکە لەگەڵ خۆم و مناقشەیەکە لەگەڵ بکەم. بەڵام بۆ من زۆر زۆر کە دەڵم من مەبەستم هاوڵاتێکی فەقیر و هەژارە، مەبەستم کەسێکی ئیعتیادی ناو کۆمەلگایە کە بچێت بڵێ کاکی ئەندام مەکتەبی سیاسی، کاکی سەرۆک پێم خۆشە مەسەلەن بێ ئەو شۆکانە داوەتێکی هەژارانەی من بیت. ئەمە مەحاڵە کاکە. یەکێک لەو ببوورە یەکێک لەو مەترسیانەی کە باسی لێوە دەکرێت لە پێکاتی چینەکانی کۆمەلگا بزربوونی چینی ناوەندەیان بە گزارشتێکی مارکسیانە و وردە بۆرژوە. ئەمە هۆکارەکەی دیسان بۆ ئەم کۆنتترۆڵی حیزب دەگەڕێتەوە کەوای کردووە بازاڕیش و اقتصادیش و تەنانەت هاوردە و ناردنی ئەوی کە پێوترێت بازرگانیان هەموو ئەو شتانە دەست بەسرا بگرێت. ینی بزربوونی ئەم چینە تۆ پێ دوای ئایا بزریان بزر نییە و هۆکارەکەی بۆ چیە؟ والله بە تاکید ئەوە بزرەوە یەکێک لەو خاڵانەی کەم پێم خۆشە زۆر لەسەری ئەوە بکەم ئەویش ئەوەیە کە ئێمە دەزانین کە لە هەموو کۆمەلگایەکی شارستانی کۆمەلگایەکی پێشکەوتوو چینی وردە بورژوا کە تۆ ناوتێنە چینی مام ناوەندی بریتین لە مامۆستا بە دەرەجەی یەکەم موەزەف و کارمەند سایق تاکسی دوکاندار هەمووی ئەمانە ڕوح و مۆتۆری کۆمەلگان. یعنی لە کۆمەلگایەکدا کە ئەم توێژە کە توێژی ئەکسەریەتە، یعنی لە زۆربەی کۆمەلگای دنیاە 180 کۆمەلگا 185 کۆمەلگا ئەو توێژە دروستی دەکات. ئەو توێژەن کە ڕوح دەدەن بە کۆمەلگا، ئەو توێژەن کە مۆتۆری بە پێشەوە چوونی کۆمەلگایەکن، ئەو توێژەن کە ڕۆژانە لەسەر ئەو دەرامەدە مشەخصەی کە هەیەە کۆمەلگا بەرەو پێشەوە دەبن، ژن دێنن، شوو دەکەن، خان و دروست دەکەن، سیارە دەکڕن، منداڵیان دەبێت لە منداڵێکەوە دەبێتە دوو منداڵ، خانۆکەیان بچووکە خانۆکە گەورە دەکەنەوە بۆ 3 منداڵ و 4 منداڵ. یعنی ئەمە وا دەکا کە کۆمەلگا هەمیشە و دایم زیندوو بێت. کۆمەلگای ئێمە ئێستاکوونیە بەداخەوە زۆر بەداخەوە دوو توێژی زیاتر تێدانێت. یعنی ئەگە تۆزێک ئەوە بکەم تەتەڕوف بکەم لە مەوزوعەکەمدا تۆزێک زیادە ڕەوی بکەم ناڵم بە تەواوی لە بینچۆ، بەڵام دەتوانم بڵم نایبینم نەشی بینین ببوورە بۆی زیاتر وشەکان ڕوون بکەینەوە. تۆ پێ دوانیە کە بۆ نمونە ئەگەر لە ڕابردوودا یان لانی کەم بە دیاریکراوی پێش ڕاپەڕین مامۆستا مهندیس پارێزەر هەموو ئەو توێژانی کە باست کرد لانی کەم باش ژیاون. بەس ئێستا دیسانەوە ئەگەر ملحەقێکی حیزبی نەبێ، ئەگەر ئینتیمایەکی حیزبی نەبێ، ئەگەر پاشخانێکی سیاسی یان ئینتیمایەک نەبێ ناتوانێت باش بژین، ناتوانێت بژێت، ناتوانێت کەسایەتی خۆی خاوەنی کەسایەتی خۆی هەبێت. کاک هوشەر من لە زمانی شای ئێرانەدا ژیاوم، زمانی سەدامی شم دیوە. ئەو توێژانی کە تۆ باست کرد مامۆستایەکی زانکۆ، کارمەندێک، دکتورێک، مۆزەفێکی نەخۆشخانە کەسایەتی بوون. تەنانەت لە نادیدا لە چوونی نادی ئەوانشدا نوعێک کەسایەتیان پێوە دیار بوو، تۆزێک میرزایەتیان پێوە دیار بوو. ئەمە ئەم ڕووکانەتە بەدی ناکەی. من پێم زەحمەتە مامۆستایەکی مەکتەب بتوانێت یەکێک لەو کەسانەی کە ئەم ڕووکانە لە سەروی ئەو توێژانن بتوانێت داوەتێکی ئەتیادی بۆ بکات. ئەمانە لە سژێر ستانداردی فەقیریدا دەژین. باشە کاک علی ئەمە بە پرۆگرام کراوە یاخود لانی کەم لە بەرنامەی حیزبێکی تۆتالیتار هاتووە. خۆتەزانی هەمیشە تۆتالیتاریزم کاتێک کە دێت ینی لە بنەمایکی ئایدۆلۆژی و کۆمەلگایەک ڕەنگەکات. ینی پێ دوای ئەوەی لە کوردستان کراوە شتێکی بەرنامە بۆ داڕێژراو بووە کە هەموو چین و توێژەکان
ئەگەر ئیرادیان یەکسان نەبێ بە ئیرادی حیزب ئیتر ئیرادیشی مردوو بێ یاخود شتێکی هەڕمەشی بۆ ینی ئەگەر داژنە ڕێژرابێت و بە ئانقەست هات پێتن و بە تەختیت و بەرنامە لە ساڵی 1990 بێن ئەو دوو حیزب بڵێن ئەوە تەختیت دەکەین و ئاوا دەکەین و ئاوا دەکەین کۆمەلگا سەقەت دەکەین و کۆمەلگا بێ کەسایەتەکانیان لێ دەشوێنەوە ئەگەر ئەوەش نەکرابێت لە فەرهەنگی ئەم شێوە حیزبەدا فقط ئەوە بەدی دەکرێت ینی ئەگەر تەختیتیشی بۆ دانەندرابێت بەرنامەشی بۆ دانەندرابێت ئەم شێوە حیزبەی کە ئێمە پێی گۆش بووین و ئێمە پێی هاتیینە خوارێ و ئێمە پێی هاتیینەوە ناو شار هەر ئەوەی لێ دەوەشێتەوە ئێمە هیچ عیلاجێکمان نەبوو من لە بیرمە کاک هوشیار لە ساڵی 2000 لە ژێر تایتڵ و مانشێتی بەرەوپیری متەمەری دوی یەکێتی نیشتیمانی کوردستان نامەیەکم نووسیەوە بۆ متەمەر و لە کوردستانی نوێدا بڵاو بۆتەوە لەوێدا من باسی ئەوە دەکەم کە ئێستا کە متەمەری دوی یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێت یەکێتی نیشتیمانی بوێر بێت و بتوانێت ئەم هەنگاوە مێژوویە هەڵبگرێت کە خۆی بەرەو حیزبێکی سیاسی مۆدێرنی ئەمڕۆیی بەرێت دەنا تۆ لە مقابل حیزبێکی سرفەن تۆتالیتێر و هەرەمی و ستالینیدا چ چەکێکت پێیە بە غەیرە چەکی دموکراسی ئێمە دەبێت ئەوە نەهێڵین دەناو یەکێتی نیشتیمانیدا کە شێوەی هەرەمی و شێوەی ئەوەی کە لەسەرەوەڕا ئەمر لە نامەکەی ئەو کاتیان نووسیوتە ئەو کات لە ساڵی 2000 دەتوانن بینەران و ئەو کەسانی کە پیانە بڕۆن لە ئارشیوی کوردستانی نوێ چاو لەو نامەیە بکەن کە من چیم ئارزویەکم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بووە کە چۆن بەرەو حیزبێکی سیاسی مۆدێرنی ئەمڕۆیی بڕوات و مقابلە بکە بەو چەکە مقابلە بکە لەگەڵ ئەحزابی تۆتالیتر زۆر باش ئەگەر بینە سەر کۆمەڵک لەو دیوارانەی کە بە دەوری یاخود لە چوارچێەوەی ئەو چینە دروست بووە کە چینێکی سیاسی و لە هەمان کاتە زۆر دەوڵەمەندە بڤەشن لە دیموکراسی ڕاستەقینەیە معادلەیەک یاخود هاوشێشەیەک هەیە کە هەمیشە خەڵک لە خوارەوە کێشەکانی کێماسی و کەم و کورتیەکانی ئەنێرێت بە ئاست بە ئاست ئەنێرێتە سەرەوە لە بینی خەڵک و پلەی هەرە باڵای دەسەڵاتە ئەوەندە دیوار هەیە کە هەمیشە یان ئەوەندە ئاست هەیە کە هەمیشە ئەتوانن بەرپرسەکان بەرپرسیارەتیان بەسەراتەوە زیێ بکەن ینی بۆ چوونێکی ڕۆژنەماوانی هەیەڵێ هەمیشە کاتێک کە گەندەڵێکی گەورە ئاشکرا دەبێت لە بریەوەی بسەپێنرێ بەسەر ئەندامێکی مەکتەبی سیاسیە هەندێک جار وەزیرێکە مثلەن هێنرێ بەسەر قای مەقامێکە بەسەر مۆزەفێکی تری میری کەمە لەسەر ئەم دیوارانە چۆن قسەمان بۆکەی بە تەکید ئەمە کاتێک کە تۆ شێوەی دەسەڵاتت ئاوا هەرەمی لەسەر ڕادێتە خوارێت سەرۆک جارێ زۆر لەوەی گەورەترە کە من و تۆ بیری لە دەکەینەوە ڕەنگە من و تۆکە تا ئاسی پیرۆزی مویمە لە پیرۆزی پیرۆسترە من پێم وانە من لەبیرم نییە یا نەبووم لە ژیاندا نەبووم کە پەیامبەرانی کۆن هاتوون بەڵام من بە تاکید دەڵم ئەگەر مقارنەی دەکەم لەگەڵ هەموو سەرۆکە گەورەکانی وڵاتانی ڕۆژاوا زۆر لەوان گەورەتر زۆر باشە لەسەر گەورەی سەرۆگەمێنینەوە بە تایبەتی شێوەستانەی کە لە سەرۆکەوە دەست پێکرد بۆ ئاسەکانی خوارەوە بەڵام بەڕێز کاک عەلی کەریمی پاش ئەو ناوبڕە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک و دەگەڕێینەوە وڵاتان بینەرانی بەڕێز جارێشتر سڵاو بەڕێز کاک عەلی کەریمی لەو شوێنەیە بووی کە باسی ئاستی سەرەوەی ئەم دیوارانە تەکرد کە بە دەوری سەرۆکایەوە باسیەوەت کرد کە تا ئاستی پیرۆزی بردراوە ئەگەر بەردەوام لەسەر ئەمە کە ئایا چۆن یاخە بۆچی سەرۆک ئەم دیوارانە لە هەموو ئاستەکانە بە دەوری خوا دروستەکە بۆ ئەوەی لانی کەم نەبێتە لێ پرسراوی یەکەمی ئەو گەندەڵیانە یان ئەو کێشانە یاخود ئەو خراپیانی کە لە کۆمەڵگەیە هەیە قسێکی باو هەیە کە دەڵە دەسەڵات یەکجار شیرینە من پێم وابێ ئەمە کاتێک کە مرۆڤ هەر کوالیتی یا بڵین ڕوحی مرۆڤ وا دروست بووە کە ئۆخەینایەتەوە تیونەتی ناشکە لە دەسەڵات وڵاتانی ڕۆژاوا زۆر زوو بەو ڕاستی گەیشتن کە دەسەڵات ئەوەندە شیرینە کە بدرێ بە هەر کەس دەستی لێ هەڵناگرێت بۆیە هاتن لە شۆڕەشە مەزنەکەی فەڕەنسەوە لە قەرنی هەژدەوە هاتن ئەمەیان هاوسار کرد دەسەڵات لە وڵاتی ئێمەوە یا لە وڵاتە دواکەوتوانە ئێستا هاوسار نەکراوە ئەمە کۆمەلگای مەدەنی هاوسار مەبەستەوەی کە ڕێشمەی نەگیراوە ڕێشمەی نەگیراوە دەبێت هاوسار کرێت
ئێستا لە وڵاتێکی گەورەی وەکو ئەمریکایە دەسەڵات هاوسارێکی گەورەی بەدەستی کۆمەڵانی خەڵکو و کۆنگرێس و ئەوەیە لە وڵاتانی ئەوروپا میدیای ئازاد بە تایبەت مێنی بە تاکید میدیای ئازاد لە وڵاتی وەکو بریتانیایە دەتوانێت بە لە ماوەی 10 ڕۆژ 15 شەودا تۆنی بلێر بێنێتە خوارێ گۆردنبراو بێتە سەرێت لێرەم شانەوەکو پێویست ڕۆڵی خوان نبینن بۆی دیوارەکان بەرزترە بنەوە لێرە ئەتۆ نەگەیشتوویە ئەم ئاستەی یا ئیجازایان پێ نەداوی بێ ئەم ئاستە فەرهەنگی کە بتانی دەسەڵات هاوسار بکەین ئەو پارلەمانەی کە ئەم هەموو بەزمەی بۆ دەکەین ئەم هەموو هاتوو هاوارەی بۆ دەکەین ئەم هەموو زەحمەتەی بۆ دەچێشین 110 کە 111 کەس ئامادە دەکەین دەینێرینە پارلەمان نایەن بیکەین بە پارلەمانێکی واقعی نایەن بیکەین دانە بەدانەی ئەم 110 کەسە کەسایەتی خۆی هەبێ و سربەخۆیی خۆی هەبێت و بتوانێت خاوەن ئیرادەی خۆی بێت و بتوانێت نەقڵ و نمایشی ڕاستەقینە لە ئەو کۆمەڵا خەڵکانە بکە کە ئەویان بە نوێنەرەتی ناردوێت زۆر باشە پێ دوای لە ئاستی سەرۆکە ئایا ئەم دیواران تەنها لە ئاستی سەرۆکان یاخود زۆر جار بۆ وردە سەرۆکەکانی ئەمە دێتە خوارێ ئەمە دروست وەکو هەڵقە زنجیرێک وەکو هەرەمێک وایە کە دیارە دیواری نوکی هەرەمەکە کە سەرۆکایەتی لەوێدا دەنیشێ یا سکرتێری گشتی لەوێدا دەنیشت یەکجار پان و بەرزە یعنی تۆ دەبێت زۆر 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 محاولە بکەیت کە ئەو ببینی لە خوارەوە فاسلەی تۆ بۆ ئەوێ یەکجار دوور درێژات ئەمە دێتە خوارێ لە سەفحێکی خوارتردا پێی دەڵێن مەکتەبی سیاسی لە مەکتەبی سیاسی دێتە خوارە پێی دەڵێن سەرکردایەتی لە سەرکردایەتی دێتە خوار دەبێتە کەوادیر و دەبێتە ئەنداکار جەرمەڵبەند و دەبێتە وەزیر و هەمووی ئەوانە دێتە خوارێت ئەمە دێنێ قایمەیەک دەداتێت قایمەیەکی بچووکە ها لە چاو 4-5 میلیۆن کۆمەڵانی خەڵکدا ئەو قایمەیە زۆر بچووکە ئەو قایمەیە زۆرتر و ئەندامانی بنەماڵەیەک دەچن بەڵام ئیختلاف و فاسلە و جیاوازی ئەم توێژە لەگەڵ توێژەکەی دیکە یەکجار زۆرە تەنانەت دەوڵەمەندە کلاسیکەکان و دەوڵەمەندە ڕەسەنەکانیش ناتوان خۆی لە قەرەب ئەوەی کە لە ئینگلیزیا پێوترێت نۆمێنکلاتورە ینی ئەوە ناکرێت بە هیچ شێوەیەکدا ئەتۆ بینی خۆی لە قەرەب دەی یعنی من زۆر زار بۆ خۆم لە بەسەر جادەدا ڕۆیشتم دیومە مەسەنن مناڵێکی بۆ یاخچی یا مناڵێکی لەبلەبی فرۆش زۆر بە حەسرەتەوە لە دوورەوە سەیری کاروانی مۆنیکای ئەو بەرپرسە دەکا کە بە تەنیشدا تێدەپەڕێت ڕەنگە دەدڵی خۆیدا بڵێ ئای ئەوانە شەوێت چۆن دەنون باشم ئەو خیاڵی دەمێشکیدا دەڵێ تۆ بڵێ ئەوان لە قابی زێردا نابخۆ باشە منەمێ بگەمە و دەرەنجامە پێت وایە هەڵسو و کەوتی لەو شێوەیەی بەرپرسانی سیاسی کورد لە 8 ساڵی ڕابردوو داوای کردووە کە جۆرێک لیستێک بن کە ئەم لیستە لەلایەن خەڵکەوە ئەناسرێنەوە و تا ڕادەیەکیش چوونەتە دەرەوەی خەمەکانی کۆمەلگا تاکید هۆڤیەتی تایبەتی کۆمەڵایەتی و سیاسی خۆیان پەیدا کردووە بە تاکید ناسراون مشخصن وهەن لەوەیدا هیچ شک و گومانێک نیت متمانی خەڵکیان دۆڕاندووە ئەمانە نەتەنیا متمانی خەڵکیان دۆڕاندووە بەڵکو ناخۆشەویستن من یەک نمونەی خۆمە بۆ دەجێڕمەوە کە لە ساڵی 2000ەوە کاتومەوە لێرە بووم لەیەکێک لە هۆتێلەکان دانیش بووم 2002-2003 بوو برادێکی ڕۆژنامەنووسی خۆشەویست وەک تۆ بە منی کوتی کاگعلی ئێرتۆ کەسێکی وای و خەتەز لە نووسین و شتیوا دەدێ ئەوانە شەوانە زۆر لەگەڵ ئەو مەسول و بەرپرسانە لە نادی و شتیوادا مەنیشە گوتم بۆ کاکەوانە هەمووی ڕەفیقی کۆن و پێشمەرگەی هاو شاخ و ئەوەم بوون چۆن ئەتۆ شتیوا دەڵێ وتی کاکە ئەم جیلەی کە تۆ ئەمڕۆ لە بازاڕە ئەمەی لەبیر نییە جیلێکی تازە پێگەیشتووە پێدوانی ئەگەر لە بیریشی بێ هەستەکە ئەوەندە ئیمتیازیان وەرگرتوتەوە کە یەکسان بۆ تۆ بەسفەر ناکرێت زین چۆنە لە هەموو دنیادا منطقە لۆجیک ئەوەی دەڵێ کە کاتێک من وەک تۆم پێ نەکرا من نەمتوانی خۆم لە قەرەی تۆ بدەم تۆ لە لای من خۆشەویست نابێت باشە چیت وەڵامی ڕۆژنامەنووسەکە داویان قەناعەتت بە قسەکەی کرد من وەکو مچۆڕکێک بە بدەنم داهات وەکو کاربا لە لەشمدا بڕوان پێ بکە ئاوام لێ بەسەرات وتمیانی ئێوە بە چاوێکی خراپ سێری من دەکەن کە مەسە من لەگەڵ فلان و فلان و فلان لە فلان نادی مەسەنە شوێ دانیشتم کوتی کاکە ئەو سەردەمەی کە ئێمە گەنج بووین و لە شاخ بووین و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقدا هەڵس و کەوتمان دەکووردا دەنیشتین کۆمەڵک خەڵکە بوون کە لەو کەسایەتە کار بەدەستانە نزیک بوو ئێمە چۆنمان سەیری وان دەکردن ئێستاش جیلی تازە ئاوا سەیری ئێوە باشە ئێوە
لە بزوتنەوەی گۆڕان یاخود ئێوە وەکو گۆڕان هاتن لەبەرەوەی پێتان وابوو کە وردە وردە پێشتر چ لە ناوی یەکێتیان لە ناو حزابەکانی ترا هەست بەم دابڕانەی سیاسیەکانەکەن لە کۆمەڵگە بۆیە گۆڕانتان دروست کرد هەر ئەمە نەبوو یەکێک لە ئەو بەشەکە قەتێک ئەوەیە کە لە ماوەی ئەم ینی ئەمە هۆکارێک بوو یەکێک لە هۆکارەکانە بڵێ لە ماوەی ئەم هەژدە ساڵەدا و دەسەڵاتی ئەم دوو حیزبە و دەتوانین بڵین تاک حیزبی سیستمێکی تۆتالیتەر لە وڵاتەکەدا خەریکەدا دەمەزرا بەبێ ئۆپۆزیسیۆن بەبێ ئەوەی کە کەس پێیان بڵکاکە بۆ دەکەن بەبێ ئەوەی کە کەس پێیان بڵکاکە ئێوە بۆ خۆتان لە خەڵک زیاد کردوێتەوە ئێوە ئەو شەڵوار لە بەرەی دوێن و پێری شاغ نەبوون بێ احترام هەیە بۆ حیان خۆشم لەوان بووم ئێوە هەر ئەوان نەبوون کە دەتان کوت خزمەتی ئەو میلەتە دەکەین و خۆمان لە بەخاتی ئەو میلەتە بەکوش دەدەین و جان و سەر و جانمان فیدای ئەو میلەتە خۆشەویستی ئەو بێ ئێستا کونی ئێوە بوازیا بوونەوە بۆچی ئەمن وەکو هاوڵاتیەک نابێ بزانم بودجەی سەروەت و سامانی ئەم هاوڵاتیانە ئەو میلەتەم لەکوێت دەتوێ بڵێ لە ناو ئەو لیستە هاتنە دەرەوە چونەوە ناو خەڵک ئەم بە تاکید ئارزوی من ئەوەیە بۆتان نەکردو تا ئێستا من نوێنەری خۆمم لێرەدا بە تاکید دەتوانم بڵم و زۆربەی هەواڵەکانم ئێمە لەو ڕۆژەشەوە کە هاتووینەوە و لێرە بووین و ئەوانە نوعێک فاسلە و بۆ چوون و قسەمان هەبوو لەگەڵ ئەوانەی کە تووشی ئەو گەندەڵێ بوون تووشی ئەم زیابوونەوە بوون لە کۆمەڵانی خەڵک من هەر لە ڕۆژی ئەوەڵیشەوە وەکو خۆم دژی ئەوەم کە نەتوانم بڕۆم لە ماڵە فەقیرێکی پارێک شوێرباو بخۆم من پێم خۆشە لەگەڵ ئەو خەڵکاس و دابنیشم و زۆربەی هەواڵەکانی منیش لە ناو بزوتنەوەی گۆڕاندا بە تاکید خۆیان بە بەشێکی دانەبراو لە کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژاری کۆمەلگای کوردەواریدا دەبینن و بۆیەشە ئەم بزوتنەوەیان وەڕێخستوت و یا باشتر بڵێم تێکەڵی ئەو بزوتنەوەی ئەم بۆ چوونە ئێستا لە ناوێشێتیشە هەیە ببوورە کاگعلی یەکێک لە دەرەنجامەکانی پلنیۆمەکەی بۆ نمونەیەتی نیشتیمانی کوردستانەوە بوو کە یەڵا بەرەو خانوە قوڕەکان ئەمە جۆرێک لە جۆرەکان دابڕانە لەوەی کە تا ئێستا لە ناو خانوە کۆنکرێتیەکان هەبوون پێ دوایە توانن بڕۆنەوە بەرەو خانوە قوڕەکان ئەوە ناکرێت بە قسە و بە شعارێکی پلنەوە بە چەپڵە ڕێزان زۆر برادر ئەمە قسەم لەگەڵ کردم بە تەلەفۆن یعنی ئەمە بەر لەوەی شیعار بێ کولتورە یعنی ئەمە پێم وابێ ئەمە بە بریارێکی زۆر 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 ئەساسی و بە بریارێکی زۆر بوێرانە دەکرێت کە ئەتۆ بچێ بۆ ناوخانە قوڕەکان چۆن تازە دەچێ بۆ ناوخانە قوڕەکان ئەوجا کاک و شار یەک شتمان لەبیر بێت لە دنیادا نەبوو ئەحزابی تاک حیزبی وەکو ئەم حیزبانە لە هەمووی دنیادا لە سۆڤێتەوە بگرە کە گەورەترین حیزبی کۆمونیستی دنیای هەبوو وەحتا هەموو وڵاتانی تری شەرقیدا توانی بێتیان ئەحزابێک کە ئەمە کولتوریان هەبێت ڕۆژێک لە ڕۆژان لە دنیادا دموکراسیان دابین کردبێت تازە بە قەولی ئینگلیسی دەڵێ ئیز تو لیت ئەوانە بتوانن دموکراسی لە وڵاتی کوردەواریدا دابمەزرێنن هەنگاوەکانی ئێوە بە چه عقارێکە هەنگاوەکانی مە بەوەیە کە ئەمە لە ناو خەڵکدا بین لە ناو خەڵکدا بژین بە دەرد و ئازارەکانی خەڵکەوە ئاشنابین و ڕۆژانە پەیوەندی و نزیک بوونەوە و ئەجین بین لەگەڵ هەمووی کۆمەڵانی خەڵکی فەقیر و هەژار بە کارمەند و بە مامۆستا و بە هەمووی ئەوەیەوە و لە دەرد و ئازارەکانیان تێ بکەین و بتوانین ئەو دموکراسی ڕاستەقینەی کە ئێمە هەمومان دڵمان پێخۆشە و وڵاتانێکی پێگەیاندەوە بەو سەحی کە ئەمڕۆکان لە ڕاهبەری دنیا دەکەن ئێمە بتوانین نەم چەشنە دموکراسیە لە وڵاتەکەی خۆمان دابین بکەین بەشێک لە چاودێران پیان وایە جیاوازی ئێوەکو بزوتنەوەی گۆڕانەوە جەنابی شتۆکوی چەگەڵ هەڵسوراوەکانی گۆڕان ئەوەیە کە هاتوون ئێوە قەوارەیەکی سیاسی بن بۆ پرۆژەی خەڵک پرۆژە لە پێناوی خەڵکە تەبەنیکەن و پێ بچنە پەرلەمانەوە و نوێنەراتی خەڵک بکەن جیاواز لەو نەریتەی کە حیزبی کۆمیتە و مەڵبەند و لق و ناوچە و ماچینەیەکی گەورەی سەرۆت و سامانی گشتی بە هەدەربەرن پێ دوایە لە ڕێگەی ئەم پرۆژانەوە توانن بە تۆخی لە ناو خەڵکا بن ئێمە محاولەیەکی زۆر دەکەین ئێمە هەر ئەوەی کە نەهاتوین دەست بەجێ دوای ئەوەی کە 25 کورسیمان برد ئێمە ئێستا کوونێ بە تاکید بەبێ ئەولاولا دووەمین گەورە تەکەتولی ناو فراکسۆنی ناو پارلەمانین یعنی ئێمە زۆر بەڕاحەت دەمانتوانی خەڵکەیە بە 15 ئەندام و 20 ئەندام حیزبێک دروست دەکا بۆ خۆی و ناوێکی زر و شارێکی وێران و دەشت دەڵە حیزبێکی سیاسیم ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێت مەشوەرەت دەکەین بیر دەکەینەوە ڕای خەڵک وەردەگرین ڕای چالاکوانەکانی ناو بزوتنەوەی گۆڕان و لە دەرەوەش حتا ڕێی ئەوانە وەردەگرین و ئەدوای سیوان وەردەگرین بۆ ئەوەی کە ئێمە ئەم تەجروبەیە کە ئەحزابی پێشوو ئێمە تەقلیدیەکانی ئێمە
کردیان بە باو لە کوردستاندا ئێمە ئەو تەجروبێ نەکەینەوە بۆ ئێمە کاری یەک چا خواردنەوە و یەک دانیشتنە لە ئەرجی نیوە ڕۆژێکدا دەست بکەین بە حیزبێکی تەقلیدی دروستی بکەین و چارچەوە قوارەکەی بدەینێ و مەکتەبێکی سەرۆکێک و مەکتەبێکی سیاسی و کۆمیتەیەکی بەڵام ئەومان نەکردو. دوا پرسیارم ئەوەیە کە گۆڕان لە ناو خەڵکەوە هاتووە ئەوانەی کە ئەو 25 کورسیان بۆ ئێوە هین کردووە بێگومان خەڵکی ڕەنگەنا سیاسی بوون بەشیشی زۆریان ئەوانەی کە ئینتیمای سیاسیان نەبووە یاخود ئەو خەڵکە بوو کە بۆ ماوەی 10 ساڵ چاوەڕێ بووە. ئێوە لە ئەجێندای سیاسی داهاتووتانە پلانتان چیە بۆ ئەوی بەم شێوە لە ناو خەڵکا بمێنەوە یاخود هەر هەمیشە بوترێت گۆڕان هەر لە ناو خەڵکەوە دێت یان پێتان وایە گۆڕان تەنها بە سیاسەکانە کریان بە خەڵکە کرێ؟ گۆڕان بە تاکید بە خەڵک کرا. خۆ ئەوەی کە ئێمە لە مانجی حوتا دیتمان خۆمە زۆر جار لە ناو خۆشماندا باسی ئەوە دەکەین کە ئەوە گۆڕان بوو ئێمەی لەگەڵ خۆی برد ئەو بزوتنەوەی لە ناو خەڵکدا دەستی پێکرد بوو کاک و شێر هەر لە ساڵانی نەوەدیشەوە کۆمەڵک نوخبە و ڕۆشنبیر و میدیای ئەهلی هەبوون کە ئەم باسانێکی ئێمە دەیکەین دایان کورد بۆ خەڵک بەڵام ڕنگ بوو کاریزمایەکی بوێت ڕنگ بوو مۆتۆرێکی تایبەتی بوێت هێژمونێکی تایبەتی بوێت کە بتوانێت بیکاتە بێنتە سەر ئەمەل بیخاتە سەر مێزەکە بیخاتە باریکی عملیەوە ئێمە توانیمان هەر ئەوەندە بکەین لەنا ئەمە منەت نییە بەسەردا ئێمە دەبێت ئەوە قامک لەسەرەوەی دابنێ کە ئەوە بزوتنەوەی گۆڕان بوو کە من و سەدانی وەگمی لەگەڵ خۆی برد. زۆر سپاس دوا دەرفەت یاخود دوا سەرنجت لەم بەرنامەیە کاگالی. من هیوادارم کە کۆمەلگایەکمان هەبێت لە کوردستان بە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان ئەوەندە بڕاتە پێشێت کە چینی مام ناوەندی چینی وردە ورژوە لە کوردستاندا زندوو بێتەوە و ئەم ئیختلافە زۆرە لە ناو ئەو لیستەی کە تو پێ دەڵێ نۆمن کلاتورە نەمێنێت و کۆمەلگایەکمان هەبێت کۆمەلگایەکی سالم و تەندروست تۆژیشی تێدا بێ چینیشی تێدا بێت بەڵام هەموو شتێک بەخێ خێش بەمانە. بۆ مێدی و کۆمەلگای کاگالی زۆر زۆر سپاس بۆ سەرنج و بۆ زانیاریەکانت جارێکتر بە خێراتنەوەتەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست تا دیدارێکی تری ئەمڕۆ بە دیداری ئەوەی خۆشەویست و ئازیز شاد دەبمەوە هەمووتان بە کامرانی ئەسپێرم و بەخۆی گەورە میهرەبانتان ئەسپێرم. خۆتان لەگەڵ.